ڕێگا بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی پێنجەم دوورکەوتنەوە لە هاوڕێی خراپ. هاوڕێی خراپ بەڕاستی بەڵاو و مشکلەیەکی گەورەیە بۆ مرۆڤ. زۆر گەنج دەیەوێتن کەوا واز لە گوناه و مەعسیەت و تاوان بێنێتن، بەڵام هاوڕێی خراپ هەمیشە بە دوای خۆیدا ڕای دەچێشێتن، بەرەو هەڵدێر و گوناه و تاوانی دەبات. بۆیە زۆر گرنگە ئاگامان لە هاوڕێ بیتن. هەموو هاوڕێیەک هی ئەوە نییە کە مرۆڤ هاوڕێیەتی بکاتن، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت المەڕء عەلا دینی خەلیلیه، مرۆڤ لەسەر دینی هاوڕێیەکەیتی، کەواتە فەلیەنظر ئەحەدوکم من یخالیل، تەماشاکەن کەوا ئێوە هاوڕێتی چێ دەکەن. ئەگەر هاوڕێکەت هاوڕێکی خراپ و بە دوای گوناه و تاوانەوەیە، شک و گومانت نەبێتن کەوا تۆش بەرەو هەڵدێر دەباتن، خوا پەنامام داد بەرەو ئەو ڕێگایی دەدبات کەوا ئەو بۆی دەچێتن. سەرنجامەکەی دیارە، دینەکەشت دیارە، هاوڕێت چێە تەماشای هاوڕێکەی خۆت بکە. ئەگەر هاوڕێکەت هاوڕێکی باشە، هەمیشە دەستت دەگرێتن بەرەو مزگەوت و بەرەو خواپەرستی و بەرەو قورئان خوێندن و بەرەو چاکە و چاکەکاری، ئەوە سوپاسی خوا بکە کە بەڕاستی دیارە سەرنجامەکەت بەرەو کوێ دەڕواتن. بۆیە زۆر وشیاری و زۆر هەشیار بن، زۆر ئاگادار بن لە هاوڕێکانتان، چونکە خوای پەروەردگار دەفەرمێتن وەیەومە یەعەض الظالم عەلا یەدەیه، ڕۆژی قیامەت ستەمکاران گەز لە دەستی خۆیان دەدەن، چی دەڵێن؟ یەقول یا لەیتەنی اتەخەذت مع الرەسوول سەبیلا، خۆزگە خۆزگە ڕێگای پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام بگرتبایە، خۆزگە بە دوای شاڕێگەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بڕۆیشتینایە. ئەوە خۆزگەیە، دەڵێن یا وەیلەتە لەیتەنی لەم ئەتەخذ فولانەن خەلیلا، خۆزگە خۆزگە فڵان کەسمان نەکرد بە هاوڕێ و دۆستی خۆمان، بە دوای فڵان کەسدا نەڕۆیشت باین، بە دوای فڵانە ڕێچکە و فڵانە حیزبەدا نەڕۆیشت باین، تا سەرەنجام ئەبێرەیان گەیاندین. بۆیە لەقەد ئەضەلەنی عەنی الذیکر بەعد ئیذ جاءنی، بەڕاستی ئێمەیان سەر لێ شێواو کرد، بەڕاستی لەسەر ڕاستە شەقامی ئیسلام ئێمەیان لادا. بۆیە خۆشەویستان دەبێ ئاگادار بین، دەبێ وشیار بین، دەبێ ڕاستە شەقامی ئیسلام بەرنەدەین، دەبێ تەماشای هاوڕێ و دۆستەکانمان کەین، چێن بەرەو کوێمان دەبن. ئەگەر وەکو گوتم هاوڕێی باشە و هاوڕێی چاکە، سوپاسی خوا بکە و بەردەوام بە لەگەڵی، بەڵام هاوڕێکەت خوا نەخواستە ئەگەر هاوڕێکی خراپە دوورکەوە، زووکە دوورکەوە لەی تاک و سەرەنجام بەرەو ئاسۆیەکی نادیار و بەرەو ڕێگایەکی هەڵدێر تۆی نەبردووە و تاک و ڕۆژی قیامەت وەکو ئەوانە نەتگوتووە یا وەیلەتە لەیتەنی، بەڵکو بۆ ئەوەی ئەو ڕۆژە دڵت خۆش بێت و چونکە لەو ڕۆژەدا الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو، ڕۆژی قیامەت هەر هەموو دۆست و هاوڕێکان دەبنە دوژمنی یەکتر، هەمویان لەبەر یەکتری ڕادەکەن لە ڕۆژی قیامەتدا. بەڵێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو، بەڵام لەو ڕۆژەشدا إلا المتقين، تەنها کەسانی خوا متقی و لەخوا ترس نەبێتن لەو ڕۆژەشدا، ئەوان هەر دۆستی یەکترین، ئەوان هەر هاوڕێی یەکترین، ئەوان خۆشەویستی یەکترین.